بناوي خواي قورو مهربان وما أرسلناك إلا رحمة للعالمين. صدق الله العظيم. ببوني يادي لدايك بوني پیغمبري مزن محمد درودي خواي لبيت پیرۆزبایی گرم لە تەواوی مسلمانان و مرۆڤایەتی دەکەم و هیوادارم لەم یادە پیرۆزەدا هەمومان بەها جوانەکانی ئیسلام بە ڕازگۆیی بەرجەستە بکەین کە خۆی لە دادپەروەری و لێبوردەیی و یەکتر قوبوڵکردندا دەبینێتەوە. هەر بەم بۆنەیەشەوە داوا لە هاوڵاتیانەکەم بە ڕەچاوکردنی خۆپارێزی لە پەتای کۆرۆنا ئەم یادە مەزنە بکەنەوە و ژیانی خۆیان و خێزانەکانیان بپارێزن، هەم لە کاتی ئەم یادە و هەم لە کاتەکانی تردا، بە پابەندبوون بە ڕێبازی پێغەمبەر کە هەمیشە مسلمانانی هەنداوە بۆ دوورکەوتنەوە لە هەر کارێک کە زیانی بۆ خۆیان و بۆ خەڵکی تر هەبوو بێ. هیوادارم بتوانین لەسەر ڕێی ئەو پێغەمبەرە بین کە خوای گەورە لەبارەیەوە فەرمیەتی وأنك لعلى خلق عظيم.